دەستەی کاروباری دەرەوەی کانتۆنی زیرەی ڕۆژاوای کوردستان چەند بەڵگەیەکی تری دەوڵەتی تورکی ئاشکرا کردووە کە هەموو ڕێوشوێنێکی هاوکاریکردنی داعشی فراهم کردووە لە پێدانی چەک و جبەخانە و کردنەوەی ڕێگەی هاتوچۆ لە سنوورەکان بەڕووی چەتەکانی داعشدا. دوای ڕادەستکردنەوەی شاری مووسڵ بە چەتەکانی داعش لە مانگی حوزەیرانی ساڵی 2014دا لە کاتی ئەنجامدانی ئۆپەراسیۆنی شەروانانی یەپەگا یەپەژە و هەسەدەدا چەندین نهێنی پشتی پەردە دەربارەی پشتیوانی چەتەکانی داعش ئاشکرا بوو. کۆمەڵە بەڵگەیەکی گرنگیش کەوتە دەست شەروانان کە پەیوەندیەکانی تورکیا و چەتەکانی داعش پشتڕاست دەکاتەوە. پێشتر بڵاومان کردەوە کە دەستەی کاروباری دەرەوەی کانتۆنی جەزیرە بەڵگەکانی هاوکاری ئاکەپە و پەیوەندی نێوان ئاکەپە و داعشیان کردوتە دۆسەیەکی ئەلکترۆنی. لەو دۆسێدا چەندین بەڵگە لە سەر پەیوەندی نێوان تورکیا و چەتەکانی داعش ئاشکرا بوون کە تێیدا چۆنێتی هاتوچۆی چەتەکان لە تورکیاوە بۆ سووریا ئاشکرا کراوە. هاوکات بازرگانی و فرۆشتنی پەترۆڵ و پشگیری تورکیا بۆ دابینکردنی مادەی کیمیاوی بۆ چەتەکان بەتەواوی ڕوون کراوەتەوە. لە بەشی یەکەمیەوە بەڵگانەدا ناوەندەکانی داعش لە تورکیا ئاشکرا کراون بە تایبەت هاتن و گەڕانەوەیان بۆ تورکیا لە شارە سنووریەکانی ڕۆژاوای کوردستانەوە. هاوکات ناسنامەی 9 کەسی تورکیش ئاشکرا کراون کە نیشتەجێی ناوچە سنووریەکانی ڕۆحات، جەیلانپنار و قونارن. لە نێوان ناسنامەکاندا ناسنامەی ژنێکی شەیە کە ئەوەشەوە دەسەلمێنێ چەتەکانی داعش خێزانەکانیشان هێناوەتە خاکی سووریاوە. جگە لە ناسنامەی دوو چەتەی تر بە ناوەکانی ئەحمەد قاسم و عەرەب قاسم ئەوانیش دوو گەنجی پارێزگای حەمای سووریان. یەک لەو ناسنامانەش عەبدوڕەحیم خالد ئیبراهیمە ناسراو بە ئەبوو ئیسلام غەریب کە لەلایەن کینەکانی پاراستنی گەل بەدیلگیراوە. عەبدوڕەحمان خالید لە لێدوانێکی داوای پشتڕاست کردوتەوە کە چەتەکانی داعش لە زۆربەی شارەکانی تورکیا نیشتەجێن بە تایبەتی ئەو شارانەی دەکەونە سەر سنووری ڕۆژاوا و باکووری کوردستان. ڕاشی گەیاندووە کە ئەو کەسانەی پەیوەندی بە چەتەکانی داعشەوە دەکەن کاری هەواڵگیری بۆ دەستگای سیخوڕی دەوڵەتی تورکیش دەکەن. لە بەڵگەیەکی تردا کە سەرچەتەیەک بە ناوی باکۆ حسێن باکۆ لە شاری حەلەبی سووریا مۆری کردووە لەلایەن چادرگەی ئافات بە مەبەستی پێشوازی لاوەڕەکانی سووریا دروستکراوە، بەڵام لەگەڵ تێپەڕبوونی کات ئەو بنکەیە بۆتە بنکەی ڕایەنانی چەتەکانی داعش.